لێرەدا دەڵێم ڕەحمەتی خوا لە باب و باپیرانمان بێ بە تایبەت ڕوو لە گەنجان دەکەم ئامان ئەوەی باب و باپیرانمان کردویانە هەمووی بە هەڵە مەزانن بەبێ شەرعی مەزانن مەڵێ هیچیان نەزانیوە لە کوردەواری خۆماندا ئێوارەیە کە شەوی باتە ئەم ئێوارەیە کە بۆشەوەکەی شەوی بەراتە باب و باپیرانمان بە تایبەت ئەم هەرێمی کوردستانە بەگشتی منتیقەی سلێمانی بە تایبەتی دەستورێکی هەیە کە لەوەش جەژنێک دەکا واتەوە کەی مامۆستا جەژنی بەراتە باوەڕ کە 30 تەلەفۆنمان هەت بە تەلەفۆن پێ کوتراوە بێجگە لە بینینی دەرەوە و مزگەوت و ئەمانە ئەم جەژنە لە کەیەوە هاتووە لە قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم شتێک بەو ناوە نییە لە ژیاننامەی فەخری کائیناتدا صلی الله علیه و سلم شتێک بەو ناوەوە نییە کە لەو ئێوارەدا چێشتی حازر کردبێ نانی خواردبێ کەسێ نەیکا خۆی بە گوناهبار بزانێ و تەرکی سنەتێکی کردبێ یان شەوەکەی سوڕەتی یاسین و کۆمەڵە دوعا لەوە نیمانە ئەوەی من علمم پێ بێ بەو علمە کەمەی خۆمەوە و دیراسەم کردبێ نیمانە ئەبێ ڕاستگویانە بە خەڵکی خۆمان بڵێین بەڵام ئەم شەوی 15 شەعبان حەدیثێکی صحیح هەیە کە شێخی ئەلبانیش ڕەحمەتی خوای لێبێ بە حەسەنی داناوە لە صحیح الجامعە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خەڵکی ناگادار بن لە 15 شەعباندا لەو شەوە پیرۆزەدا خوای پەروەردگار بە چاوی ڕەحمەت تەماشای ئەهلی سەرزەوی دەکا ڕەحمەت و بەرەکەتی خۆی دەڕێژێ بەسەر هەموو دانیشتوانی سەرزەوی و بەندەکانیدا بەسەر هەموو ئیماندارانی ئومەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بەڵام ئەو ڕەحمەتی خوایە بۆ لەم کاتەدا چونکە بەرەو پێشوازی مانجی ڕەمەزان دەڕۆین 15 ڕۆژمان ماوە بۆ مانجی پیرۆزی ڕەمەزان خوا لەم وێزگەیەدا لە گوناهەکانمان بە لوتفی خۆی خۆش دەبێ پەنا بەخوا دوو کەس ئەو ڕەحمەتی خوایە نائەنگرێتەوە خوایە پەنامان دەی یەکەم مشریک ئەو کەسەی لە دڵ و دەجاب مشریک من هەموو جارە دەڵێم وا مەزانە لات العزایەک لەوێ بێ و سوزدەی بۆ بەری مشریک بەو کەسە دەڵێن نەعوذ بالله پەنات پێ دەگرم خوا لەگەڵ ئەو هەموو ئیماندارانە لە دڵ و دەروون تاوا بێ ڕزقی تۆ غەیری ئەڵڵاه تەداخولێکی تێدا هەیە ئەگەر فڵان کەس ڕسمەکەی لە ماڵدا هەڵناواسم ڕۆم بێ خوای گەورە وا بکا کە نان و ڕۆزیەکەم بڕۆ لە دایرەکە فەسڵ بکەن ئەبێ ئەو ڕۆزی دەرە ئەڵڵایە ئەو شیفای نەخۆشیم نەسمە سەر قەبری فڵان کەس خوا لە ماڵێت ناتوانێت شیفامدا پەنا دەگرم بەخوا ئەوە مشریکە ئەبێ خالقت ڕازقت شیفادەرت ئەوەی معیزە ئەوەی کەوا بەرزت دەکا ئەوەی زەلیلت دەکا ئەوەی کەوا دەوڵەمەندت دەکا ئەوەی کە هەژارت دەکا هەمووی زاتێکە کە ئەڵڵایە و بێ شەریکە ئەوەی غێری ئەمەی لە دڵدەرونا بخوا لەو شەوە بە ڕەحمەتی خۆی تەماشای ناکا دووەمیان ئەو مشاحین پەنا بەخوا ئەوانەیە دڵیان پڕە لە غەرەز و بوغز و کینە بەرامبەر بە خەڵک بە بینینی دەوڵەمەندی سەرمایە گوزاری خۆشحاڵی لەش ساغی فەرەحی هیچ کەسێک دڵخۆش نین خواخواتی هەموو کەس لەسەر ئەژنۆ بڕوە کەس قاچی نەبێ کەس نینۆچێکی نەبێ بە پەنجەکانی خۆی شوێنێکی خۆی بخورێنێ خوا لەو کەسانەش خۆش نابێ پەنا بەخوا جا عولەمایان من لەو بڕوادان باب و باپیرانی ئێمە جارش کردڵەمەوە هەزار ڕەحمەتی خوایان لێبێ هاتوون ئەم مناسبەتیان قۆستۆتەوە کتویانە بۆ ئەوەی خوا لەو شەوەدا بە چاوی ڕەحمەت سەیری ئەم ماڵ و عایلەکە ئەم خێزانەکە وەرە مناسبەتێک نانخواردنێک ئەگەر لە قەدەر توانا و دارایی خۆتدا هەیە با لەگە ئێوارەکانی تر فەرقی هەبێ با لە ژەمەکانی تر فەرقی هەبێ چونکە وتراوە کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەگەر ئەو خێزانە لە دەوری سفرەیە کۆبوونەوە کە چەور بوو بە لەزەت بوو خۆشتر بوو هەل لە خۆ ئینسان فەرەحێکی بەدڵی دادێ وایان نا کابرا بەدەستی پڕەوە یەک دوعا لاگەی بۆ ماڵی هێنایە ژنەکەشی پێشوازێکی باشتری لێ دەکا ئەویش دوعایەکی خێر بۆ خێزانی دەکا کە نان و خواردنێکی باشی بۆ ئامادەکردوون هەموو مەشغوڵ دەبن هەموو ئەگەر ماندووش بن بەس بینینی ئەو سفرە ڕازاوە فەرەحێک دەکەوێتە دڵدەرونیانەوە ئەگەر ڕقێک کینێک لە بینی ئەم برایە ئەم خوشکە ئەم ژنە ئەم مێردە هەبێ سوبحان الله کۆتایی پێدێ بەو سفرە ڕازاوەیە ئەمە حیکمەتەکەی لەوەدا بووە بۆ ئەوەی ئەم ئینسانە لەو ڕەحمەتی خوا بێ بەش نەبێ پێشینان لەمان هاتوون ئەم جێژنە بچکۆلەیان داناوە ئەمەیە حیکمەتەکەی دووەم مناڵیان جێراوە بە دەرو دراوسەیاندا بۆی نقڵێک یعنی ئەوە تا خوا بە شاهید بە مناڵەکانمان هەموو دەچنە ماڵیەک بۆ خۆمان شیرینی بەسەریەکە تەوزیع دەکەین خوا هیچ ڕقێکم لە دڵانێ بەرامبەر بە هیچ خەڵکێک بۆیە خوا ڕەحمەتی خۆتم بەسەر ببارێنە ئەوە بووە بەڵام ئەمڕۆ ئەوەی نان و چێشتەکە ئەوەی بۆی بکرێ ئەم ئێوارەیە شتێکی باشە و لە شەوەکەشیە دوعای خێر ئینسان بکات زۆر باشە و ئەگەر کەسێک بە ڕۆژوش بێت چونکە 15 مانگی شەعبان
پیامبر صلی الله علیه و سلم لە حەدیثی بوخاریدا کە خاتو عایشەی دایکی ئیمانداران هاوسەری بەڕێزی خۆشەوی صلی الله علیه و سلم دەجێڕێتەوە دەفەرمێ وەڵڵاهی پێغەمبەری خوا هیچ مانجێک لە غەیری ڕەمەزاندا بەقەدەر مانجی شەعبان بە ڕۆژوو نەبووە. ڕەمەزانی هەمووی گرتووە کە مانجێکی فەرزە لە مانگەکاندا کە ڕۆژووی سونەتی تێدایە شکم نایە بەقەدەر هیچ مانجێک وەکو مانجی شەعبان تێدا بە ڕۆژوو بێ. ئەوەندەی تێدا ڕۆژوو گرتووە. ئەوە لە صحیحی بوخاریدا هاتووە دەتوانن بەیانی بە ڕۆژوو بێ یانەکە کەسێ بە ڕۆژوو نەبووە بزانە گوناهێکی کردووە ئەوەش بەو شێوەیە نیە. بەڵام زیکری خوا دوعا قورئان خوێندن لە هەر ماڵێکا بکرێ ئیشەڵڵا خوا بەرەکەتی بەسەرا دەڕێژێ. وەکە ئەم شەوەژە و حەدیثەی لەبەرا هاتووە بەڵام پێش هەموو شتێک دڵ ئازادکردنی یەکتر ژن و پیاو لە بین یەکترا چەند خۆشیار بڵێەوە ئافرەت دڵگردنم ئازاکە لە هەڵەیەک کە ساڵی ڕابردوودا کرد بێتم بە ئومێدی ئەوەی خوا لەم شەوەدا بە ڕەحمەتی خۆی لێمان خۆش بێ. ژن بە پیاوەکەی وا بڵێ برا و خوشک بەرامبەر یەک ئەگە کەسێک ناڕەحەتی تەلەفۆنێکی بۆ بکەی بۆی بزانی کە هیچم لە دڵتان نەماوە بەرامبەری شەر نێ بچێ ماڵیشی. بەڵام بۆ گەڕانی منداڵان ئەمە دیەیەکی بچکۆلە نیە. ئێمە بووینە خەڵەباڵێکی گەورە زۆر مناڵ ئەو ئادابە نازانێ. لە جیاتی خۆشحاڵی ئەوەندە بە دەرگای ماڵان دەکێشێ و ئاگر فرێدا و خەڵکی عەزێ دەدا خەڵک دوعای شەڕ لە یەک دەکا پەنا بەخوا. ئەمە لادێکی بچکۆلە نیە. ئەگەر نەکرێ ئەوە باشترە. بەتایبەت ئەوەی یاری ئاگرین تکاتان لێ دەکەم دوکانداری بەڕێز ئێوە ئیشەڵڵا لەوە گەورەترن. ئێوە کاسپی حەڵاڵ دەکەن ئەو گەرمایەتان بەسەرا دێ ئەو سەرمای زستانەتان بەسەرا دێ لە پێناوی پارێک نانی حەڵاڵە. ئیشەڵڵا لەوە گەورەتر بن چاوتان لە چەند دینار و دۆلارێکی پارەی حەرامی تەقەمەنیەوە بێ کە فەرقی تریاک و حەشیش و عرق و ئەو تەقەمەنیانە کە فرێدرێتە بەر قاچی خەڵک و دڵی خەڵکی پێ ڕادەچەندرێ لە زیادی دڵخۆشکردن خەڵکی پێ ئازار دەدرێت.